بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لتفسير سورة الأنعام قيشتنا آيات صوت بنجاو دو كتاوكري آياتكي بيشوية كوتمان أو دو سي آيات بيك وبيان دوتريت وصايي 10 يعني دا آموزگارية كان كخواي قورا كردوني وناردوني بو أمتي پیغمبر صلى الله عليه وسلم. یەکێکی دیکە لەو شتانەی کە خوای گەورە قەدەغەی کردووە دەفەرمێ ولا تقربوا مال اليتيم ولا تقربوا يعني نزیک مەکەونەوە لە ماڵی هەتیو يعني لە خواردنی ماڵی هەتیو لە زەرردان لە ماڵی هەتیو إلا تەنها بالتي بە شێوەیەک نەبێ کە هي کە ئەو نزیک بوونەوە ئەو شێوە نزیک بوونەوەیە ئەحسەن چاکترین بێت بۆ چێ؟ بۆ فەقیرەکەی بۆ هەتیوەکەی بۆ بێباوکەکەی تا چ کاتێک لە ماڵەکەی نزیک مەبنەوە حتا یەبلوغە هەتا ئەو کاتەی باڵغ دەبێت جا تەمەنی دەگاتە 15 ساڵی یان 14-12 ئەو جارەی جگە لە باڵغ بوون ئەشودە بەهێزیش بەهێز دەبێت لە ڕووی چی؟ هەم لە ڕووی عەقڵەوە عەقڵی بەوەی دەشکێ پارێزگاری لە ماڵی خۆی بکە هەم لە ڕووی جەستەوە جاری وا هەیە ماڵ پێویستی بە پاراستن هەیە و دەبێت لە ڕووی جەستەشەوە توانای پاراستنی هەبێت چونکە هەیە باڵغیش دەبێت وایە بەڵام عەقڵی وەک دەڵێ تەسەڕوفکردن بە سەروەت و سامانی نییە یان جاری وایە گەورەش دەبێت بەڵام هێزی پاراستنی ماڵی نییە ماڵەکە جۆرێکە پێویستی بە پارێزگاری لێکردن و بە خاوەنداریەتی لێکردن هەیە لەوانەیە بە کەسە هەتی و بێباوکەکە نەکرێت جا دەفەرمێت نزیکی مەکەوە طبعا ئەگەر نزیک کەوتنەوە بە نیەتی زەرەر لێدان طبعا بە نیەتی ئەوەکردن یعنی خواردنی ماڵەکەی ئەگەر نامەبەستی نزیک بوونەوەی جەستەیی نییە یعنی هەر بە ماڵی هەتیویدا مەڕۆ یا لە ڕووی جەستەوە لێی نزیک مەبەوە یعنی بیر لە خواردن و زەرەردان لە خەڵکی هەتیو مەکەوە ولا تقربوا نزیک مەبنەوە لە مال اليتيم لە ماڵی هەتیو إلا بالتي إلا تەنها بە شێوەیەک نەبێ کە هي ئەحسەن ئەو شێوە نزیک بوونەوەیە چاکترین بێ حتا یەبلوغە هەتا ئەو کاتەی هەتیوەکە باڵغ دەبێت و ئەو جارەی ئەشودە بەهێز دەبێ و ژیری و جەستەی تەواو حازر دەبێ. ئەوەی ئامۆژگاریەکی دیکە. یەکێکی دیکە لە ئامۆژگاریەکان دەفەرمێ و ئەوفوا الکەیل والمیزان بالقسط و ئەوفوا یعنی بە تەواوی پێوانە بکەن و کێشانە بکەن بە دادپەروەری و ئەوفوا بە تەواوی الکەیل پێوانەکردن میزان یعنی کێشانەکردن بە دادپەروەری فەرقی ئەو دوانە چییە کەیل و میزان؟ کەیل ئەو شتەیە کە قەبارەی هەیە کاتی خۆی مەسەلەن گەنم عورف وابوو بە تەنەکە وایە کەس نەیزانێت تەنەکە چەند کیلۆیە وایە حسابی غرامیان نەکردو حسابی قەبارەی تەنەکەکەیان کردووە وایە هەندێک شت هەبووە کاتی خۆی بە فەردە بووە گوتیانە فەردەی بۆندەی چەند ساڵێک پێش ئێستا بە نمونە مەسەلەن میوە و تەماتە و شت خەڵک دەیانگوت بە سندوق وایە ئەوانە کەیلن وازەحە کە یعنی قەبارەی ئەو شتێک کە شتی پێدەکری یا پێدەفرۆشی لە مێشکی کەسی بەرامبەردا دیارە وازەحە کاتی خۆی هەموو خەڵک کە گوتراوە تەنەکەیەک مێوش تەنەکەیەک گەنم تەنەکەیەک جۆ تەنەکەی هەموو خەڵکی وەکوێک بووە حاڵێت هەموو خەڵک زانیویەتی ئەو تەنەکەی کە پێی دەکڕێ و پێی دەپێورێ بەڵام پێوانەش تەواو ئینسان دەتوانێت فێڵی لێ بکە وایە وەرە تەنەکەیەک گەنمی بێنە هەرتێکە و ڕوویکەوە وایە یان بڕۆ بیشێلە و ڕای وەشێنە وایە ئەوەکەی دەگۆڕێ کێشەکەی دەگۆڕێ یان ئەو شتانەی بە فەردە حەز لێ بێ جاریوە هەر تێی دەکەی و شۆڵ لەو دەبێت و شتێکی کەمی دەچێتێ حەزش لێبێ دەی ئاخنی جا دەفەرمێت بە تەواوی بپێون میزانیش تەرازویە تەوان تەرازوو ئەگەر ڕاست بێ وەکو ئەوەی دەڵێن شەرمی لە کەس ناکات تەوان حەقی کەس بە بۆیە لە تەرازوشدا عەدالەت واجبە مەرج نییە تۆ کەشتی دەکڕی دوکاندار ئیلا بە قورسی بۆت بکێشێ حاڵی چۆن بۆی نییە بە سووکی بۆت بکێشێ ئەتوش بۆت نییە ناچاریکەی ئیلا دەبێ قورس بۆت بکێشێ وایە طبعا حقی ئەوەی خۆی ئەوەی بەرامبەر یەک ڕاست
کابرا بۆ خۆی قورسی دەکا و مەوزوعێکی دیکەی بەس تۆ ناکرێ ناچاریکەی یان ئەگەر جاری وایە کەسەکە دوکاندارەکە ئاگای لێ نییە تۆ بۆ خۆت شتەکەی دەکێشی وایە نابێ وەکوی بیکێشی شتێکی زیاد هەڵدەیە ناوێ یعنی تەقەی لە بنی ئەوەکەی بێنێت تەرازوەکەی بێنێ نا ئەتۆ کە کێشات دەبێت چۆن وەک دەڵێ شتی خۆتی زیاد نادەیشت نابێ زیادیشی لێ وەرگری بۆیە دەفەرمێ بپێون بکێشن بە دادپەروەری بەڵام 100% ئەو دادپەروەریە ئەو تەواو پێوانە و کێشانەکردنە دەکرێت زەحمەتە بۆیە خوا دەفەرمێ لا نکەلیف نفسا إلا وسعها ئێمە ئەرکبار ناکەین هیچ کەسێک بە پێی توانای نەبێ یعنی تۆ توانای خۆت بەکار بێنە بەم قەس غەژ مەکە ئەگەر بەلا ئیرادی شتێکت بەلادا هات و شتێکت کەوت دەکرێت پێت هەندێک شت هەیە هەرچی لێکی ناتوانێت بۆ خۆی وانە مەسەلەن شوتێکی دەکڕێت بۆ فرۆشیارەکەش و بۆ کڕیارەکەش وایە حتمما یا دەبێ ئیوی بەلای تۆدا بێ یا ئیتۆ بەلای وێدا بچێ هەندێک شتەی مەزالی وردکردن و لەتکردنیان نییە ئەوانە خوا دەفەرمێ ئەرکبار ناکەین هیچ کەسێک بە پێی توانای خۆی نەبێت جا بۆتە قاعیدە هەر بۆ پێوانە و کێشانەی نا بۆ هەموو شتێکی دیکە ویستت واجباتێکی بکەیت توانای خۆت بەکار بێنە ئەوەی لە دەسەڵاتی خۆتدایە ئەوەی لە دەسەڵاتی خۆتدا نییە و پێت نەکرا مکەلف نی حرام ئەوەی لە توانای خۆتدایە خۆتی لێ بپارێزە ئەگە بە ناچاری خۆت نەتوانی خۆت لە هەمووی بپارێزی و توانای خۆت بەکارهێنا و تووشی هێندێکی هەر بووی خوا لەسەر ئەوەی محاسبەمان ناکە و ئەرکباریش نین لەوەی کە شتێک کەین کە لە توانای خۆماندانی ئەو بۆ هەموو شتێک هەروایە یەکێکی دیکە لە واجباتەکان لە وەسێتەکان کە زۆر گرینگە ئەوەی دەفەرمێ وئیذا قلتم هەر کاتێک قسەتان کرد فعدلوا دادپەروەر بن وئیذا قلتم کاتێک قسەتان کرد جا قسەکە هەر قسەیەکە بە تایبەتی ئەگەر شاهیدی دان و تەمان ئەوانە بێ دادپەروەر بن وەلەو کانە ذا قوربە هەرچەندە ئەو کەسەی قسەی لەسەر دەکەی یا قسەی بۆ دەکەی خزمی نزیکیشت بێ وایە لەبەرەوەی کە نزیکتە لەبەرەوەی کە خۆشت دەوێت نابێ لەبەر خاتری وی نەحەقی لە بەرامبەر کەسێکی دیکەدا بڵێ وایە نابێ لەبەرەوەی کە خۆشت دەوێت بچێ شاهیدێکی بۆ بدەی کە دەزانی ڕاستیش نییە ئەشهەدو باللایەکی بۆ بکەی کە جاری وایە ڕاستیش نییە هەر لە مەجلیسێدا جاری وایە خەڵکێک فڵان کە جوانیە جاری وایە لەبەرەوەی کەسەکەت خۆش دەوێت لەوانەی واژ نەبێ دەکرێت بڵێ ڕاست دەکەی پێگومان نا خزمی نزیکیشت بێت تەمان چۆن بۆ نییە ئەگەر کەسەکە خزمی نزیکیشت بێت بۆی لەبەر خاتری لە عەدالەت لادەی بۆ چونکە ئەگەر دڵی ڕازیەکەی خوای لە خۆت ڕۆ دەکەی وایە ئەدی بەعەکسەوە ئەگەر ئەو کەسەی قسەی لەسەر دەکەی ناحەزت بوو ڕقت لێبوو لەویش لە شوێنێکی کە خوێنمان ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا ڕق لێبوونەوەتان لە کەسێک نابێ واتان لێ بکە عەدالەتی نەڵێت وایە کەسێک ڕق لێ پێت خۆشە زەرەری بکە بەڵام جاری وایە لەو بابەتەی کە تۆ بانگ دەکرێی لێ ئەو حەقە وایە ئەو ڕاستە ئەگەر ڕقیشت لێ بێ ئەگەر ئیمانداروی دەبێ حەقی بڵێ ئەو جار یەکێکی دیکەوە لە واجباتەکان دەفەرمێ وبعهد الله بەو پەیمان و بەڵێنەی کە داوتانە بەخوا جێبەجێ ئەو بەڵێنەی کە داوتە بەخوا جا هەندێک لە عولەما دەفەرمون لێرە مەبەستی تەنها ئەو بەڵێنان نییە کە دەڵێ مەسەلەن جاری وا بینی خۆت و خوای وعدێکی دەدەی وایە خوایە وعد بێ ئەوەی بکەم بەڵێن بێ ئەوەی نەکەمەوە خوایە وەک دەڵێ وعدمدا فلان عیبادەتەی بکەم یان فلان گوناهی تەرکەم ئەگەر وعدێکتدا لە بینی خۆت و خوا وعدەکەی جێبەجێکە هەندێکی دەفەرمون لێرە مەبەستی ئەو وعد و پەیمانانەیە کە ئینسان لەگەڵ خەڵکیدا دەیدا بەڵام خوا هێندە وعددانی پێگرینگە وعددان بە خەڵکی یەکسان کردووە بە وعددان بەخوای چۆن ئەگەر وعدێک دەدەی بەخوا ئەگەر وعدەکەی جێبەجێکەی ئەجر وەردەگری یا وەرناگری پێگومان تەمان ئەگەر مخالفەی وعدەکەی بجوڵێەوە دیسان محاسبە دەکرێت لەگەڵ خەڵکیشدا بە هەمان شێوە کە وعدتدا جێبەجێت کرد مەئجووری بۆ چونکە ئەمری خوا جێبەجێ کردووە و کاتێکیش مخالفەی وعدی خۆت دەجوڵێەوە بەبێەوەی هیچ بیان و عذرێکت هەبێ ئەو کاتە بۆ گۆی وا بێ ئەمری خوات کردبێ بۆ لە زیاتیەوەی بڵێ لەو بەڵێن و پەیمانانەی کە بەیەکترتان داون جێبەجێکەن خوا دەفەرمێ بەو وبعهد الله ئەو پەیمانەی داوتە بەخوا جێبەجێکە ئەگەر لەگەڵ خەڵکیشدا جێبەجێکەی وە گۆی وا لەگەڵ خوادا جێبەجێت کردبێ
ذلكم ديسان دفرمي أوشتانا كبو إيوة باسكران وصاكم آموشگاري كردون خوا إيوة به بي بوتي لعلكم بأميدي إيوة تذكرون ها آموشگاري لورگرن فندي لورگرن فندو آموشگاري لورگرتنيشي بريتين لزيبزي كردني ويا سأو آتانا أحكامها تنها بو أولين بيخويني نوتا لبرانبر بيتكان وحرفكان دا خير ما قاته بل خوا أوشمان بودكا بلام أوانا آياتن بو جيبزي كردن آياتن بو إشبه كردن وكسك خوي بمسلمان مزاني ناسارة هابن ببيانوا سيري كنوا ولا تقربوا مال اليتيم نزيك مكونوا لمالي هتيو يعني لخواردني مالي هتيو وزيان قاندن بمالي هتيو إلا بالتي تنها بشويق نبي كهي أحسن أو الشيوى النزيك بونويا شاكترينا أمو كزازانة شاكترين هر جورا النزيك بونويا لهتيو لمالي هتيو أجر ما بستت شاكبه لقل هتيو خيري هتيو كيبه قازانجي هتيو كيبه رقا بدراوة واضحة؟ تاج كاتك حتى يبلغ حتى أو هتيو بالغ دبيتو وقت أشد بهز دبي لروي عقله لروي جست شوا جا طبعا خو قرقورج بو هر مالك يبوتو حلال نيا ويا بلا ما قرقوره بو أو كاتا وعقلي شي توابو دبيتا كسيكي سربخو دكري وقت شون معاملة ومعاملة لقل خلق كذا دكي همان معاملة معاملة لقل ويدا بكي بلا بدمونا كسك سربرشتكاري هتي وانا ومن دالي ناتوانا بسي معاملة لقل كاب سيشتكان لي بكره بهرزان تريان درفد بقوزتو بوي زرريان بيبگينه بوي ما بس هاد مال نان خواردن ها نان خواردن و او خواردن و چا خواردن ولا مالي هتي لسنور درنتي زررك با بمال هتي وكينا گينه هذا خلقي لو تحفظ لك لا او خواردن زاري واهيا لنان خواردنكش بلام لشتی گەورەتر دا جاری وایە دڵیان دەڕەنجێنێ یان ناڕەحەتیان دەکا یان سەروەت و سامانیان بە ناڕەوا دەست بەسەردا دەگرێ تەمەن لێرە مەبەستی ماڵی یعنی پارە و مڵک و ئەو شتانەیە نزیکی مەکەونەوە ئەگەر نزیکیشی کەوتنەوە بە ساکترین شێوە نزیکی ببنەوە هەتا گەورە دەبن و باڵغ دەبن و ئەو فولکەیلە ئەوجار بە تەواوی بپێون و بکێشن بە دادپەروەری چونکە دادپەروەری لە قیامەت ئینسانی دەگەێنێتە بەهەشت و لە بەهەشتیش حەدیثمان هەیە دەفەرمێ لەسەر مینبەر و دوانگەیەک دادپەروەرەکان ڕادەوەستێندرێت کە شوێنەکەیان هێندە خۆشە پێغەمبەران و شەهیدان خۆزگە بە شوێنیان دەخوازن واضحە جا ئەوە ئینسان دەکرێت بە شتێکی زۆر بەسیط ئەو دادپەروەریە دەستکەوێت هەم کابرا دوکاندارێکە لەو شتەی دەیکێشێ و دەیپێوێ و یا ها مەترکاریە عدالت و دادپەروەری ڕەچاوکە بە حەق خۆشی نەداتێ تەمەن بۆی نیە واجب نیە ئیلا وەکو گوتم دوکاندار قورس بۆ بکێشێ قماش فرۆش زیاتر بۆ بکێشێ بەزا فێڵ لێ نەکا وەکو خۆی بێ لا نكلف نفسا إلا وسعها ئەرک بار ناکەین هیچ کەسێک بەپێی توانای نەبێ چونکە کەس 100% پێ ناکرێ ها واضحە ئیلا کڕیار بێ یا فرۆشیار بێ ها هەر کامێک لێمە دوکانداریش نین و بەڵام کڕیارین وایە کە دەکرێت جاری وایە حەقی کەسەکەی لەوانێ بەلای تۆدا بێ بەڵام بەبێ ویستی خۆت بەبێ ماندووبوون و هەوڵی خۆت و جاری وها ئیتۆ بەلای ویدا دەچێت لەوەی ئینسان یعنی خوا ئەرکەکەی قورس سوک کردووە لە سەرمان وإذا قلتم فعدلوا أجر قصتان كرد دادپەروەر بن دادپەروەری يعني رازگۆیی حقیقت ڕاستی چۆنە ئاوا بێڵێ ولو كان ذا قربى أجر أو كسي قسەی لەسەر دەکەی یان قسەی بۆ دەکەی هەر کامێکیانە ها ئەگەر قسەکان لە دژی کەسە نزیکەکەت بن هەر حەقی بڵێ ئەگەر لە قازانجیشی بن هەر حەقی بڵێ وبعهد الله أوفوا لەگەڵ ئەو بەڵێنە و پەیمانانەی دەیدەن بەخوا بەتەواوی جێبەجێکەن ذلكم أوانا وصاكم إيوي آموشگاري كردوا خوا به بي لعلكم تذكرون بأميدي إيوي پندو آموشگاري لو شتانا ورگرنو جێبەجێک یەکێکی دیکە لە فەرمانەکان لە وەسیەتەکان ئەوەی خوا دەفەرمێ وأن هذا بێگومان ئەوە يعني ئەو قورئانە ئەو دینە ئەو شەریعەتە صراطی خوا دەفەرمێ ڕێگای منە ئەوجار مستەقیم ڕێگایەکی ڕاستیشە فاتبعوه بەدوای ئەو ڕێگا ڕاستەی کەوت
وأن هذا بجمان أو يعني أو قرآن أو دين أو إسلام أو شريعتك محمد صلى الله عليه وسلم هنا بيتي صراطي رجاي منا مستقيم نجا رجاك رجاية الراسته فاتبعه شويني كون كبيغمبر صلى الله عليه وسلم كأوآتي خوين دوا هذا فرمون لنا وصحابة كان دا خطيك الراستي كيشا طبعا لتنشتي شا ومالك الرزكي خوارو خيسي دانان أوآتي خوين دوا فرمي وأن هذا صراطي مستقيما فرمي أو الرقاي راستي من يعني الرقاي خوا وكو أو رقاي ديارة أقر بلان هنشتكاني سبولا يعني وقت علي الرقاي راسنين إنسان توشي الريسكن يعني الري خوا الري راسته طبعا همش تكاني ديارن وهمش اللي مصلحتي تو خوا هيجي شي بيمنيا اما ايشمان بخوا هرچی آموزگاری شي پێکردوین پێش قیامەتمان بۆ دنیامان قازانجا وەرە لەو قورئانە دابگەڕێت سەرۆ بنیکە هەرچی دەیڵێت و دەیکا وەرە هەر لە ڕووی دنیایەوە بیری لێ بکەوە ئەوەی فەرمانی پێکردووی لە قازانجی خۆتە ئەوەی لێ قەدەغە کردووی بۆیە لێ قەدەغە کردووی چونکە زەرەری لێ دەکەی ئەو بۆ قیامەتەش هەر هیچ کە خوایجیشی بێمە نییە تەنها دەیەوێت چاکەت لەگەڵدا بکا بەو کردەوانە بەو تەمەنەکەمەت بەو کردەوە کەمانەت خوای گەورە دەیەوێت بتباتە باشتر وەرە فەرمێ وأن هذا صراطي مستقيما ئەوە ڕێگای ڕاستی منە فاتبعوه شوێنی کەون ولا تتبعوا السبل مەکەونە دوای ئەو ڕێچکانە لنا فتفرق بكم فتفرق يعني پرتوازتان دەکەن ئێوە لاتان دەدەن ئێوە عن سبيله لرقاي خوا دیسان خوا دەفەرمێتەوە ذلكم ئەوانە شتانێکن وصاكم خوای گەورە ئامۆژگاری کردوون ئێوە بهی پێی لعلكم تتقون بە ئومێدی ئێوەی ئێوە خۆپارێز بن واضحە لە ئامۆژگاریەکاندا لە یەکەم دەفەرمێ لعلكم تعقلون وایە دواتر لە کۆتای ئاەتەکەی دووەمدا دەفەرمێ لعلكم تذكرون لێرە دەفەرمێ لعلكم تتقون طبعا ئەگەر ئەوە بەدوای یەکدانا ئینسان کە عەقڵی بەکارهێنا لە بەرامبەر ئەمر و نەهی و دروستکراوەکانی خوادا بیر دەکاتەوە وایە کە بیرت کردەوە لە ئەمرەکانی خوا و لە مەخلوقاتەکانی خوا ئیمانت زیاد دەکاو ئەو کاتێ دەبێ خاوەنی تەقوا بۆیە هەموو ئەو ئاەتانێک کە خوا ناردوونی یا بۆ ئەوە عەقڵمان تێیدا بەکاربێنین یا بۆ ئەوەیە پند و ئامۆژگاریان لێوەرگرین و جێبەجێیان کەین و هێندێکیشیان بۆ ئەوەنە ئیمانیان پێ زیادکەین هەر کە دەیخوێنیەوە و گوێی لێ دەگری ها ئیمان پێیان زیاد دەکات و تەخوات پێی زیاد دەوێت وأن هذا صراطي مستقيما بێگومان ئەوە ڕێگای ڕاستی ڕێگای منە و ڕێگایەکی ڕاستە فاتبعوه شوێنی کەون ولا تتبعوا السبل مەکەونە شوێن ڕێچکە و ڕێگا خوار و خێچەکان ئەگەر وا بکەن چ دەبێ فتفرق بكم پەرتەوازەتان دەکەن ئەو ڕێچکانە ئێوە لە ڕێگای خوا لاتان دەدەن ئێوە لە ڕێگای خوا ذلكم ئەوانە شتانێکن وصاكم به خوا ئێوەی پێ ئامۆژگاری کردووە لعلكم تتقون بەومێدی ئەوە ئێوە ببنە کەسانێکی خۆپارێز ئەوە وەسێتەکان تەواو دواتر خوا دەفەرمێت ثم پاشان ئاتەینا موسى الكتاب ئێمە بەخشی بوومان ناردبوومان کاتی خۆی بۆ موسا کتێبەکەی ناوی چییە؟ تەورات تەمامەن ئەو تەوراتەمان ناردبووە خوارێ بۆی بە شێوەیەکی تەواو على الذي أحسن وهروها لسر شوازك كجوانترين شوازة أو جار بو سردمي خوي طبعا جوانترين كتاب وجوانترين ياسا والرسا بو بنو إسرائيل كان أو جار وتفصيل ورون كرنوش بوا رون كرنوش تيدا بوا لكل شيء بوها مشتك همو أوشتاني كبنو إسرائيل كان بيستيان بيبوا للتوراة دا بو بنو إسرائيل كان رون كراوتوا هر ئەوەندەشنا وهودن ڕێنمونیش بووە پاشان وەڕەحمە میهرەبانیش بووە ئەو جار بۆچی خوای گەورە تەوراتی بۆ ئەوان ناردبوو لعلهم بە ئومێدی ئەوەی ئەوان هەناڵ لعلهم بە ئومێدی ئەوەی ئەوان بلقاء ربهم بەگەیشتنەوەیان بە پەروەردگاریان يؤمنون باوەڕ بێنن بەڵام بەنو ئیسرائیلی طبعا ئێستا ئیمانیان بە قیامەتی هەر نییە
کاتی خۆشی ئیمانیان بە قیامەتی زۆر لاواز بووە بۆیش تەمان خوای گەورە موسا بەو تایبەتمەندی و بەو هەموو معجزانەی نارد بۆیان و هەروەها لە قورئانیشدا تەماشاکەن زۆرترین قیسە و بەسەرهاتی موسایە و موسا لە هەموو پێغەمبەرانی دیکە زیاتر يعني بەدەست لا ساری و خراپی قەومەکەیەوە ناڵاندوویەتی و کە فرعونی لە کۆڵ بۆتەوە زوڵمی فرعون ئەو کاتە کەوتۆتە نزاع و کێبەرچێ لەگەڵ ئەوانەی کە شوێن کەوتۆی بوون بە حیساب بەڵام لاسار يعني بەناو مسلمان بەناو ئیماندار بەناو شوێن کەوتەی پێغەمبەران بەڵام لە کردار خەڵکی لاسار و ئەوە نابەرپرست جاخوا دەفەرمێ ئەوە دڵنەوەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم يعني خەفەت مەخۆ هەر تۆ نی کە قەومەکەت و خەڵکەکەت و خزمەکانت بە تەواوی باوەڕت پێ ناکەن و ئیمانت پێ ناهێنن پێش تۆش موسا هەمان پەیامی پێبوو وەک تۆ کتێبی پێبوو وەک تۆ پێغەمبەر بوو بەڵام قەومەکەی بە تەواوی هەر ملکەز نەدەبوت ثم ئاتەینا پاشان بەخشیمان ئێمە بە موسا الکتابە ئەو کتێبە کە تەوراتە تەمامەن يعني بە شێوەیەکی تەواوەتی ئەوجار على الذي لەسەر شێوەیەک کە ئەحسەنە کە چاکترین شێوازی ناردنە وتەفسیل و هەروها ڕوونکردنەوەی تێدا بوو ئەو کتێبە لكل شيء بۆ هەموو شتێک وهدى ورحمة و هەروەها ڕێنمونی و میهرەبانیش بوو لعلهم بأميدي أوان بلقاء ربهم بقيشنويان بديداري پروردگار باور بين أو جاء فرمي وهذا وأوش كلا بردستي إيوة دايا إيما إستعديك وينينوا لفرمي كتابه نسراوك كتابك نسراوك أنزلناه إشارة طبعا كلا كتاب يعني نسراو لشوي نسراوه طبعا لعصمانش أو جارك هاتو تخوارش إشارة بوي كبين سوا يعني اعتماد تنها مدى السر لبركردن وفعلا پیغمبر صلى الله عليه وسلم ك وري قرتوه بنوسين وري نقرتوه وها بقوتن وري قرتوه بلام بالصحابة كان قوتوه بنوسنو بنوسراوي بارزراو بو رسمي كلمة كان استاشي لقل ضحبه لقل او يسردمي پیغمبر يك الزرق وراكاريان بسردانا هاتوه رسمي بيتا كان بلام او نقطة وفتحة وكسرة والضمة واتري بوكراهن دنا رسمي او كانها يدي قطان دابت يتنانا دستا زور دار برسيار ذكري بن مناوشي إبراهيم اگر دقتان دابت القرآن لهندك شونان يائي قوري بوكراوا لهندك شونان يا صغيرة كي بوكراوا وكارتيا مثلا واوي جمع واوي مذكر عادة واوي كي ألف شيء لتنجد نسربوي بزاندري نوني كيلي بلام لهندك شونان أو الفنية كمان حكمتك أويك أو نسراني كوحيا نسي وتوا هدي كي برساي تيرو عشيرتكي خوي نسينكي كردوا بلام دواتر كجمع قرآن كراوة دسكاريان نكردون بو إبراهيم لكن عندك عربان ببيان نسراوة كاتي خوي يعني بيتك بوا بقوتن هبو بنسين نبوا عندك كانش فعلا بنسين نسيو يعني بو طبعا يا صغيرة كدوا دان دراوة لقل أو بيش كوتناني كبوي كراوة بوي خلق بيزاني بله قرآن لسردمي كوكرنوا لسردمي إمامي أبو بكر كراوة بپێشنیاری إمامي عمر لسردمي إمامي عثمان نسخة زيادة كان طبعا همو نسخة كان كراون بيك زيادة كان ينفوتان دونها بوي خلاف دروز نبي حالي أو جار كوبي كراوة حود داني لي كوبي كراوة كاو كاد مسلمانان حود ولاياتيان هبو طبعا هريكي ناردو تشوينكيو قارئ شلقل ناردو بوي ويان بخوينتوا رسمي فيتو أو كان أويك إمامي عثمان بل هر معه النساء لبي ولا مصر ونازامي كل شوي إلا شام أوان الأوقاتنا وأن جاد فرميه وهذا كتاب أو كتابك أنزلناه إيه بناردو معنا تخواري وقصيت دانيا أجر مبارك بل إيه فتحوا كسرك السردمي إمامي علي كراونا أنا بلد وكاره بو خلق استا مثلا جيم وحاء وعين هذا شيء هرسه شيء كويك بود
إلا بقوتن نبا أو كاتا كزني دتواني ليش ينزيا كاتوا طبعا سبب كشي أو بها سورة أو آتك براءة من الله براءة من الله ورسوله إلى الذين لس أو كان آتك خويندو توا كسرة كردوية فتحة طبعا معناه كده جوري أو كاتا ها أو كاتا بيشنيار كراو جاء طبعا لسردم إمام علي عندك إمام علي واي كردوا بلام أصل أوي بأمر إمام علي طبعا سرتا فتحة وكسرة كراونا أو جاء نقطة كان حالي عرب أو كاتب بسليقة آسان تواني يعني باء وتاء وثاء بن ملك زيادة حالي جا كم يشبه هركس القرآن فير بوبوان خويندو تو بوتو يتيوا كلمة كش رسمة كش اللي بردستي دابون فتحة وكسرة كم جار كراونا ها جات شوني قلتوا مثلا ناوي نظام دقيق مثلا يكي اللي برامبر خوي دانا وتيت القرآن إذا خوين ما قال ده ممكن دوا فتحة يبكى فتحة بخوي يعني شيء عندهم كرنوها تتجر اليوم لهات كسرة إلى جركة كسرة نقطة بوقاتها أو جاء اليوم خركت دبيت الضمة وقات النقطة وتتجر أبو يك نقطة دانة وأجر كسرة ودون نقطة يكسر نقطة دواتر عكس راونها وكان نقطة كراونة حركة كراونة النقطة بو طبعا آسان كاري أجر وابا طبعا استاد أويك بساعتك فيري دبي وكاتب بصالك بو غير عربان بتايبتي يعني مش بيتمان همان بيت عربين بو مش آسان تلا فلان بو خلقي ديكار زور سختر دبو وهذا كتاب أو كتابك إيمان عردمان تخوار مبارك يعني ببيتا بسودا ببركتا فاتبعه شويني كون أويك واضحة شويني كون يعني فرمانا كان جيب جيكن أجل واتقوا خو پارێزیش بکەن خۆ پارێزی چییە؟ ئەمرەکانی ناوی جێبەجێکەن و لە نەهی و قەدەغەکراوەکانیشی دوورکەونەوە لەعەلەکم تورحەمون بە ئومێدی ئەوەی ئێوە لەلایەن خواوە ڕەحمتان پێ بکرێ خوا بەزەی پێتان دابێتەوە کە لەعەلە ئەگەر بۆ خوای بەکار هات تەمەن دەبێتە یەقین ها یعنی بە دڵنیاییەوە خوای گەورە بەزەی پێتان دادێتەوە بە دوو مەرج ها واضحە؟ أويش أو فاتبعوه شوين قرآن كوي شوين قرآن كوتنش ببيت وانا ها آتكيت السريق وثمان لا نكلف نفسا إلا وسعها وايا أجا خو باريزيش بك خو باريزيتيا بقت وانا أو إلا صلاة الداهية لا يكمي واجبات كانت كبائر وقناها قورا كان مكة خواي قورا يعني دبيش هاني أويك خواي قورا رحمة بك واضحة وهذا كتاب أو قرآن كتابك نسراوك إيمن أردمان تخواري مبارك ببيتو بسودو ببركته فاتبعوه كون الشويني يعني فرمانو أمركاني نهي وقدغ كراوكاني جيب جيكن واتقوه خوبارزيش كن لعلكم بأميدي أوي إيوة رحمتان ببكري للاين خوا بزيتا خوا بزي بيتان دابتو بزيتان داب بسر دابارني أو جاد فرمي أن تقولوا إنما أنزل الكتاب على طائفتين من قبلنا أن تقول إيوة دلين إيوة يعني بتفرسكاني مكة أجر خوا قرآن ننارد بعدها قوسي وابو قرآن نارد دبر وي خوا فرمي أن تقول إيوة دلين إنما أنزل الكتاب بيقمان نردرا وتخوار كتاب واضحة نردرا بو يخوار كتابي آسماني على طائفتين بسردوكو ملايا من قبلنا لبيش إما حالي ها قال لبت برستكاني مكان ببرسي با ايو بو دينداري ناكن بو بتبرسي دكن بو اوي دكن بو اوي دكن كانوا عنده هنا وداود خوا كتابي بو جولكو النصراني كان ناردوا بو ايمين ناردوا او جار او بيانو يقول بيان وكانيان او جار دانغو وان كنا وايمش عن دراستهم لخوينوي او دو كتاباني كبو اوان هاتون لغافلين باقاين نازانين لنا كتابك إذا شي حلال وشي حرام شي باشا وشي خرابة بو او خرابانه دكين يعني بيانو خرابي خويان ددايا بال خوا ك نعوذ بالله خوا كتابي بو اوان ناردو بو ايمين ناردو اجا صادقيني اگر بو ايمين نارد بايا ها لا تكيد واتر دالن ايما لوان چاکتر و باشتر دبوين بو طبعا خواي گورا قرآني نارد
كخلق مكة خلق عرب وإيمشو طبعا أواني دواتر كز بيانوي نبي بڵێ خوا پێغەمبەری بۆ نەناردوم و کتێبی بۆ نەناردوم ئەن تەقولوا ئێوە دەڵێن یعنی ئەگەر خوا قورئانی نەناردبایە یان خوای گەورە قورئانی ناردووە لەبەر ئەوەی ئێوە دەڵێن ئینەما ئونزیلا بێگومان نێردراوەتە خوارێ یان نێردرا بوویە خوارێ کتێبی ئاسمانی مەبەستی تەورات و ئینجیلە على طائفتين بەسەر دوو کۆمەڵەش مەبەستی جوولەکە و نەسڕانین من قبل لان لەپێش ئێمەدا يعني اوان كتابيان بو هاتوا اما كتاب مان بو نهاتوا انجا وان كنا وهروها ايمش عن دراستهم لخوينوي كتابكي اوانيش باغاين جام بس يعني وبهم كتابك كمان دزناكوي همش اگر دس مان كوي طبعا التوراة وانجيل بس اسمها كي هاتون حبرين طبعا عرب بدقمن نبا طبعا زماني حبريان نزاني يعني بله پیغمبرش نيزاني وزورك لخلقي نكزور او اگر كمينيك تيكاليكي هبو بيزاني بيتي دنا عربية وطبعا هو كان نزاني وزمانه كان زور ليوان دوره واضحه ويما الاخوان نوو تيجيشتني كتابك ايوانش باغاين بو يعني اوا دكينو اوا خرابين ودين داري ناكين قصيتي دي كان سيبو او تقول يا او تايو دلين لو ان يعني اجر ببيكماني ايمش انزل علينا الكتاب ونردرا اخواري بسر ما عندها كتاب واضحه لكنا اهدى منهم ببيكماني ايما رين مونيكرا وتردبوين الاوان ها اگر چون بو اوان كتابي اسماني هاتوا اواز بو ايما كتابي اسماني هاتوا ايما لوان چاکتر و باشتر بدواي رگا راستكي دكيوتين طالما خوي گور بيانوي بريون او تقول يان ايوا دلين لو ان اگر براستي ايمش انزل علينا الكتاب نردرا با اخوار بسر ماندا كتاب لكنا اهدى بدلنيا وايما رين مونيكراوتر دبوين لاوان هذا فرمتش فقد جاءكم بيغمان او هات بوتا ويا ها اگر بيشتر او قصيتان هبو بيتو او بيانوتان هبو بي استا بيانوكتان نما فقد جاءكم بيغمان هات بوتان بينة من ربكم بينة بلغو نشاني اشكرا للان پروردگارتان كوا لماذا فرمون مبستي في پیغمبر صلى الله عليه وسلم مبستي محمد كبا معجزة وهاتوا آشان وهدى ورحمة ورين منيو مهرباني خوشي بو ناردن خوا واضحة فقد جاءكم بوتان هاد بينة بلغو نشاني آشكرا من ربكم للان پروردگارتان وهدى ورحمة ورين منيو مهربانشتان بو هات جاء دفرمي فمن أظلمو چه لو كس استمكارترا ممن لو كسي كذب بآيات الله كبدرو بزاني نشانكاني خوا ويك واضحة هي آياتكي هر بدرو دزاني هر باوري بينيا أو جار هش باوري بيتي بلام صفتي دو متدايا وصدف عنها ليلة عددا هر دوشي خطرنها اگر کەسەکە باوری پێ نەبێ و هەر کافرەوە قسەی تێدا نییە وایە ئەگەر باوڕت پێ بێ بەس جێبەجێ نەکەی ئەویش هێندێکی ها ئەگەر بابەتەکە بابەتی عەقیدەی و ئیمان بێ ئیهمالیکەی هەر ئینسان پێی لە دین دەردەچێت بەڵام ئەگەر حرام کرا و قەدەغە کراوەکان بێت تەمەن بۆش هەر تاوانبار دەبی ئەو مەرجەی خۆت پێکەم تەرخەم بێ ئەو جار خوا دەفەرمێ سەنەجزی لەمە و دوا سزا دەدەین کێ الذين ئەوانەی نالي يكذبون ها الذين يصطفون اواني لا ددن عن آياتنا لبلغو نشانه كان ايما ها چونك قصيت داني ها وي باوري بينبه كافر او هر قصي لسرني كشونا كي جهنم وهتا نا تدري اي وي باوري بيتي بلام ليلا ددا تشتي تدكا اهمالي دكا جوي بينادا اوانش سنجزي الذين لمودوا سزاد دين اواني يصطفون عن آياتنا لا ددن لنشانه كان ايما يعني اللي زي بذكرني نشانه كان إيما بسوء العذاب بتونترين سزا بخرابترين سزا بهويش بما كانوا بهوي أوي كأوان يصدفون يعني لآيات كانوا لفرمان كان إخوائي جورا لا ينداووا فش بيان خستون أو تقولوا يعني أقد نسيت عن أسيرك أو تقول يا إيوة دلين لو أن اگر ايما انزل علينا الكتاب نردرا با اخوار بسرمان دا كتاب
كتابي آسماني لكنا بدڵنیاییەوە وإيما أهدا منهم ڕێنمونی کراوتر دەبووین لەوانەی کتێبیان بۆ هاتووە. فقد جاءكم بێگومان هات بۆتان بەیینة من ربكم بەڵگە و نیشانەی ڕوون لەلایەن پەروەردگارتان وهدى ورحمة ڕێنمونی و میهرەبانی خوای پەروەردگارشتان بۆ هات ڕێنمونی حەڵاڵ و حرامشتان بۆ دیاری کراوە وایە ڕەحمەتەکەش چیە؟ ڕەحمەتەکەش ئەوەیە کە لە ژیاندا خوای گەورە نیعمەتی لەگەڵ کردووی دەرفەتی تەوبەی دایە مەجالت دەدا جاری وایە چەند جار گوناه دەکەی دەرگای تەوبەت بۆ دەکاتەوە وایە پێش مردن و پێش گەیشتن بەو ڕۆژانە هەموو شتەکانت بۆ ڕوون دەکاتەوە. فەمەن ئەظلەم فەمەن چێ ستەمکارترە ممن کەذەبە بئایات الله لەوەی کە بە درۆی دەزانێت نیشانەکانی خوا و وەصەدەفە عنها لا دەدا لە جێبەجێکردنەکەشی. جا عولەما دەفەرمون ئەو ئەمەنە ئەو ئیستیفامە ئینکاری یعنی دەبێ بڵێ هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە ئاەتەکانی خوا بە درۆ دەزانێت و لە جێبەجێکردنەکەیان لا دەدا. ئەوەی یەکەم لەناو موسڵماناندا نییە بە قسە کەس بڵێ ئیمانم بە ئاەتی خوای نییە وایە بەڵام ئیهمالکردن و پشتگوێ خستنی ئاەتەکان لەناو موسڵمانانیشدا هەیە. سەنەجزی الذین لەمە دووە سزا دەدەین ئەوانەی یەصدفون عن ئاەتنا لا دەدەن لە جێبەجێکردن و ملکەزبوون بۆ ئاەتەکانمان بە سوء العذابی بە توندترین سزا بما كانوا يصدفون بەهۆی ئەوەی کە ئەوان لە ئاەتەکانی ئێمە و لە جێبەجێکردنی ئاەتەکانی ئێمە لا دەدەن و پشت هەڵدەکەن. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه